یەکێک لەو پێشانگای شێوەکاریانەی کە هاوبەشن و لە ئێستا لە شاری سلێمانی و بە خۆشحاڵیەوە لەنێو کارگەی کللتوری یاخود بڵین کارگەی جگەرەی سلێمانی کاری لەسەرەکرێت پێشانگایەکی هاوبەشە لێوان کۆمەڵێک لە شێوەکاران و بەهرەمەندان و کۆمەڵێک لە ئەندازیاران و تەلارسازان کاری لەسەرەکەن بێگومان ئەم بابەتە گفتوگۆ و قسە و باسی لەسەرەکرێت و بەشێک لە هونەرمەندان کاریان لەسەرەوە کردووە کە چۆن بتوانن لەنێو کارێکی هاوبەشە پێکەوە کار بکەن لە ئێستا پێشانگای هەڵکاری بێچوارچێوە لەنێو گەلەری با بڵین کللتوریان لەو کارگەی کللتوریە بەڕێواچێت. لە چوارچەوەی چالاکیەکانی گەلەری ئێستا لە شاری سلێمانی نمایشێکی هونەری ناوەزە بۆ 51 هونەرمەندی شێوەکار و کەسایەتی بەهرەمەند و ئەندازیاری تەلارسازی ڕێگەخرێت. دوای نمایشکردنی لە شاری دۆک پرۆژە هونەریەکە ئەمڕۆ لەنێو کارگەی جگەرە لە ئێستادا وەک سنتەرێکی کللتوری چالاکیە هونەرەکانی تیادا سازەکرێت کرایەوە و بڕیارەیەک مانگیش بەردەوام بێت. بەرنامەی ئەم جارەی گەلەری ئێستا میوانداریکردنی پێشانگایەکە کە 51 کەس بەشدارەتیایە کە لەلایەن هونەرمەند و ڕێخەری پێشانگا وەلی سیتیەوە ڕێکخراوە. ئەم پێشانگایە سەرەتا لە شاری دهۆک لە گەلەری دهۆک نمایش کرا. ئێمە گەلەری ئێستا پێمان باش بوو کە ئەم پێشانگایە بگوازینەوە بۆ بینەران لە سلێمانی و هەنێک بەرفراوانتری بکەین. ئەوەی کە ئەم پێشانگای جیاکاتەوە لەوانی تر کە تەنها بەشداربووان تەنها هونەرمەند و شێوەکاران نین بەڵکو کۆمەڵێک کەسی تری تایە کە لە بواری جیاوازدا کارەکەن وەکو تەلارساز و دیزاینەر و پلاندانەری شار و کۆمەڵێک کەسی تر و وەک باسکرا لە پاڵ ئەمانەشدا هونەرمەندی تایە. ئێمە فۆکوسی ئەم پێشانگایە لەسەر ئەوەیە کە گرنگیدانە بە هێڵکاری چ لە بواری شێوەکاریدا کە سەرچاوی هەموو بەشەکانی هونەرە و لە لایەکی تریشەوە کە لە بوارەکانی جۆراوجۆری تردا کاری پێدەکرێت. لە پاڵ ئەمانەشدا دوو گروپی مناڵ کە تەلەبەی سەرەتاییون لە شاری دهۆک لە ساڵی 93 کۆمەڵی کاریان کردووە. ئەوانیش ئەوە پیشانەدەن کە چۆن بیر و فکر و فەنتازیان لە ڕێگای هێڵکاریەوە خستۆتە سەر کاغەز. پێشانگاکە بە ناوی هێڵکاری بێ چوارچێوەیە. لێرەدا دوو مەبەست لەم تایتڵی ئەم پێشانگایە. یەکێکیان وەگە بینرێت زۆربەی کارەکان یا هەموو کارەکان لە ڕاستیدا بێت چوارچێوە نمایشکراون. ئەوەی تریان ئەوێت تیش بخاتە سەر ئەوەی کە هێڵکاری زۆر فراوانترە وەک لەوەی کە تەنها لە بواری شێوەکاریدا بەکار بێت.